یەک هێلکە بدزی دواتر مریشکێک دەدزی. ئەم بابەتە زۆر ئاوچێشە و زۆر پێم خۆشە قسەی زۆری لەسەر بکەین. هەر بە ئەم زمانە ئەمە بەسە بۆ میلەتەکەمان کە میلەتێکی ساڵح و باش بێ. هەر حکومەت ئەمە جێبەجێ کات چاکسازی لێرە و دروست دەبێ. ئەو بەسەراتە زۆرتان بیستوتانە کە دەڵێ کوڕێک گەنجێک لە سێدارە دەدرا لەسەر دزی. ئەوەندەی دزی کرد بوو، ئەوەندەی گیرا بوو، حکمی لە سێدارەدانی بۆ دەرچوو. دوا کەس کە لە ئینسان کە لە سێدارە دەدرێت دوا ئاواتی چییە و داواکاری چی حاکم پێی دەڵێ وتی ئاواتم ئەوەی دایکم بینم چکم بەبێ باوەک گەورە بووم باوکم نەبینی بەس دایکم هەبوو با دایکم بێ دایکی هات و بە خۆیەکە شاو ئەگریا وتی دایکە دەمت بێنە زمانت بێنە با زمانت ماچکەم دایک بێ ئاگایە کوڕە مەبەستی چییە زمانی دەرێنا کوڕەکە ڕێک قەپێکی لە زمانی گرت بە زمانی دایکی دانووسا بەو دانەتیژە گەنجانەی هەرچی دایک هاواری کرد پۆلیس محاوەلەیان کرد بۆیان لێ نەبەوە تا سەری زمانی دایکی قرتاند وتیان خوا بتگرێ تو ئەم کارت بۆ کرد تۆ خۆل لە ناو دەچی بۆ دایکیشت ئاوا کۆڵەوار کرد وتی جەنابی حاکم خەڵکی ناگادار بن من دایکم بەم ڕۆژەی گەیاندم من منداڵێک بووم پاک بووم هەستم پێ دەکوتم ماڵی خەڵک حرامە هەستم پێ دەکوتم کە ئەو شتانەی لە دەوروبەرمان کەی خۆمان نەبێت نابێت دەستیان بۆ بەرین ڕۆژێک لە گوندا ئێمە ماڵمان دەژێ ناتبووینە شارەوە چوم لە ناو بێشەڵانی گوندەکەدا گەڕام هێلکەیەکم دۆزیەوە هەمومان خەڵکی لادەین و بینیمان ئەڵێن مریشک هێلکەکەی دۆڕاندووە واتە لە ماڵی خاوەنەکەی نایکە ئەیبال لە بێشەڵانێکە لە شوێنێکە ئایشارێتەوە بە دزیەوە دەیکا من بەترسەوە دەستم بۆ هێلکەیە برد هێنامە وتم خوا بکەم دایکم تۆڕە نەبێ چاوەڕێ بووم دایکم بڵێ حرامە بەڵام دایکم بەڕووی خۆشەوە تێو هێلکەیە لەکوێ بووتم لەو چەمە دۆزیمەوە مریشکێک کردی و هێنامەوە وتی دەستت خۆش بێ نەمدەزانیەوە ڕۆژی دەمێ بۆی کردم بە هێلکەوە ڕۆن ڕۆژی دواترم جا خۆم بە مشتاقیەوە بە دوویدا گەڕام چوم چاوەڕێ بووم بزانم هێلکەی تر نادۆزمەوە کە هێلکەی چەم و هێلکەی دۆڕاوم نەدەدۆزیەوە ئەمجا دەگەڕام لە کولانەی ماڵە دراوسەکاندا هێلکەم دەدزی دواتر لە هێلکە دزینەوە فێری مریشک دزین بووم دایکم هەموو جا بۆی لێدەنام دەیگوت ڕۆڵە جان ئەمە باشە وەرە بە خۆشم جا بخەوە دواتر فێری بزن دزین بووم دوای مانگام دەدزی دوایەوە دوکانم دەبڕی ئەمجا ماڵانم دەبڕی سەد جار گیرام و بەر بووم و حیا و ئابڕووم نەما هەر پێم عیب نەبوو دزی عیبەشە وا بەلامەوە ئاسایی بوو ئەوە چارەنووسم ئەمڕۆ لە سێدارە دەدرێن بەم گەنجیە ئەوە بەرهەمی زمانی دایکمە ئەگە یەک جاری یەکەم دایکم بە ڕووی بدامایەوانە و ئامۆژگاری خێری بکردمایەوە دەستخۆشی لەم کارە قێزەونی من نەکردا لە یەک هێلکەوە من نەدەگەیشتمە پەتی سێدارە بەڕێزان زۆر زەرورە مناڵەکانمان فێریەوە بکەین ئەم کۆمەڵگایە بەوە ئیسلاح دەبێ بچووکترین شتێک لە مەکتەبە فێریکەی ڕۆڵە ئەمە مافی خۆت نییە ڕۆڵە خودای گەورە ئاگای لێیەتی ئەگە بەقەدەر مسقالە زەڕە چەند بچووکە لە ناخی زەویدا بێ لە ئەرزا بێ لە ئاسماندا بێ لە قڵشی زەویدا بێ لە قڵشی بەردێکا بێ یەتی بها الله ئەگەر ڕزقی تۆ بێ خوا بە حەڵاڵی پێت دەبەخشێ کە هی تۆ نەبێ خوددا ئاگادارە بیدەوە بە خاوەنەکەی ئەم پەروەردەیە منداڵەکە ساڵح دەکا مادام خوا دەناسێ بەخوا لەگەڵ تۆشا بەڕێز دەبێ